وەرگرتنی کەلوپەلی خێرخوازی لە ساڵڤیشن ئارمی و ڕێکخراوە خێرخوازیەکانی دیکە لە واشنگتن دیسی وەک پێداویستیەکە بۆ ئێریکا سانچێز کە دایکێکی نەدارە لە واشنگتن دیسی و ئەرکی سێ منداڵی لەسەر شانە. لە ئێستادا ئەمە زۆر یارمەتیمان دەدات چونکە توانایکردنی چاکەت و پووتمان نییە، بۆیە دێین بۆ ئێرە و ئەوانیش ئەمانەمان دەدەنێ. ئەم چێشلێنەرە مەکسیکیە کاتێک بەهۆی کۆرۆناوە لە کارەکەی دەردەکرێت کارێکی نیوە وەخت دەست پێ دەکات کە کۆکردنەوەی زبڵە لە باڵاخانەی ئۆفیسێکدا، بەڵام بە زەحمەت دەتوانێت ژیانی بەڕێوە ببا. من پێشتر ڕۆژانەی کاتژمێرێک $13 پەیدا دەکرد، ئێستا کاتژمێرێک $16 و 10 سنتم دەست دەکەوێت، بەڵام تەنها 4 کاتژمێر کار دەکەم، بۆیە بە زەحمەت دەتوانم ژیانم دابین بکەم. ڕائێد سریکان باتنەگار وتەبێژی ساڵڤیشن ئارمی دەڵێت کە لەگەڵ هاتنی شەپۆلە نوێکانی بێکاریدا نزیکەی 800,000 کەسی نەدار لە هەفتەیەکدا بە ڕێژەکە زیاد دەبێ. ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین، بەڵام خەڵکی ئێرەش لە ئەمریکا خواردنیان نییە. دوای پەتەی کۆرۆنا شوێنێکیان نییە بۆی بڕۆن چونکە کار نەماوە و خەڵکی لە ئێستادا ژیانیان قورسە. لەگەڵ کەمکردنی داهاتا زۆرێک لە ئەمریکیەکان پارەی ئەو کارە باشیان نییە بیدەن. ڕێکخراوەکانی هاوکاری وزە دەڵێن کە تاکو ئیستا $24 میلیارد قەرز کەڵەکە بووە. هەندێک دامەزراوەی خێرخوازی هەیە کە چاکەتی زستانە دابەش دەکەن بۆ ئەوانەی داهاتیان کەمە، بەڵام ئەوانیش لەم ڕۆژانەدا بەهۆی کۆرۆناوە تووشی کێشە بوون. هەموو ساڵێک زۆرترین ڕێژەی شوفێرمان بۆ بڵاوکردنەوەی چاکەتەکان هەبووە. ئەم ساڵ زۆرێک لە کۆمپانیەکان هێشتا لە ماڵەوە کار دەکەن. لە ئێستادا بە ڕێژەی لە 156 شوفێرەکانمان بە بەراورد بە ساڵی ڕابردوو کەمیان کردووە. جێکی هۆرسمان دیدیۆ لە ڕێکخراوێکی حکومی کە کاری پەروەردەیی منداڵانی ڕەوزە بەخۆڕایی لە شاری ئەلێکزاندریای ڤیرجینیا دەکات، دەڵێت کە تەنیا جلوبەرگ نییە کە ئەم خەڵکە پێویستیان پێیەتی. ئێمە بەگشتی خزمەتی لە 115 خێزانەکان دەکەین، وەک یارمەتیدانی کرێ یا دەرفەتی جیاواز بۆ دەستگەیشتن بە خۆراک و پێداویستی و ئینتەرنێت. بەڵام ئێستا دەبینین کە ڕێژەی ئەو کەسانە پێویستیان بە یارمەتیە لە بەرزبوونەوەدایە. ئەگەر کەشوهەوای سارد قەیرانی تەندروستی خراپ بکە وەک هەندێک لە زانایان پیشبینی دەکەن، لەوانەیە هەندێک کارەکانیان لەدەست بچێت، وەک ئیسامونیۆز کە وەک چێشلێنەرێک کار دەکات. ڕاستیەکەی ئەوەیە کە شوێنەکانی خواردن کەمیان کردووە، خەڵک نایانەوێت بچنە دەرەوە، بەتایبەت کە ئێستا دەبێت کاتژمێر 8 ئێوارە دایخین و کاتژمێر 9 ئێوارەش فرۆشتنی ئەلکۆهۆل ڕاوەستێنین، بۆیە کاریگەری زۆری نەرێنی هەبووە. تا ئەو کاتەی ڤایرۆسەکە کۆنتڕۆڵ نەکرێ ئەو چاوەڕێەوە ناکا کە کۆتوبەندەکان کۆتایی پێبێ. مۆنیۆس خەریکی ئامادەکاریە بۆ زستانێکی سەخت و دژوار کە لەوانەیە لە بەردەمیدا بێ.